بتذكر مش من زمان كنا ناكل زەسان ڕەحبانی گۆرانی بێژە لوبنانێکە لەم زەمەنەدا بە خەونە ئەرخەوانەکانی شۆڕش هەڵنادات. گۆرانیەک دەچڕێت هاو ئاوازە لەگەڵ خەم و کەسەری ژیانی خەڵکی لوبنان. ئەو وڵاتەی جیرۆدێ بە خراپی ڕەوشی ئابووری خەڵکو و وەک دەڵێن دەسەڵاتێکی گەندە. لسه فاكر هي قرار انشئنا او ابينا مسيره گۆرانیەکە شێوەیەکی کاریکاتۆر ئامێزی لەخۆگرتووە. لوبنانیە کە دەوێت بچێت بۆ چێشتخانە و دەبینێت قاپەکانی بەردەمی خاڵیە یاخود دەیەوێت سوشی بخوات تەنها دەرەکانی دەستی بەدەستەوەیە. هەموو ئەوانە ئەوە دەگەێنن خەڵک لەکوێدا بوون و ئێستا لەکوێن. ئەو گۆرانیانەی دروستم کردوون سەرەتا خۆم پێویستم پێیانەوە بۆ دۆخە ئازار دەچێژم. ڕۆژانە ئەو شتانە بە چاوی خۆم دەبینم کەس نییە ڕێگەیەک لە بەردەمماندا بکاتەوە و نازانین چی دەگوزارێت. بەپێی راپۆرتە ڕۆژنامەوانیەکان لە لوبنان دوو توێژ دەبینێت، توێژی دەسەڵاتداران و پارەدار، ئەوانەش کە ژیانیان بە زەحمەت بەڕێواچێت. ئەو گۆرانیانەی دروستم کردوون سەرەتا خۆم پێویستم پێیانەوە بۆ دۆخە ئازار دەچێژم. ڕۆژانە ئەو شتانە بە چاوی خۆم دەبینم کەس نییە ڕێگەیەک لە بەردەمماندا بکاتەوە و نازانین چی دەگوزارێت. غەسان ڕەحبانی گۆرانیەکانی زۆربەی تانەیە لە دەسەڵات و سیاسیەکان، هەروەها ئەو گەندەڵیەی کە سەر تا سەری وڵاتەکەی گرتوێتەوە خوازیاریشە گۆرانیەکانی تازە بکرێنەوە و نەوەیەکی نەبیڵێنەوە. زۆربەی گۆرانیەکانیش کە جگە لە بارودۆخی سیاسی گۆرانەکانیشی باز لەو داڕمانە ئابووریە ئەکات کە خەڵکی لوبنانی پیادەگوزارێت. كل ما يصير شيء، كل ما تنقطع الكهرباء، كل ما تنقطع الماء، كل ما يصير شيء نكتبون عندي شيء. هەر کات کارەبا و ئەو دەبڕێیان هەر شتی ڕوودەدەن دەینووسین و دەیکەینە کار. لای من گۆرانی دروستکردن بۆ باسکردن لەو ژیانە یەکە تێدا دەژین. پێدەچێت بارودۆخی وڵاتی لوبنان ئەگەر گۆرانکاری بەسەردا نەیەت ئەوە گۆرانی ڕەخنە ئامێزەکانیش لەو وڵاتەدا واز و خۆش ناکاتەوە. یحیا بەرزەنجی دەنگی ئەمریکا.